فرمي بيغمبر صلى الله عليه وسلم فرمي أفضل الجهاد باشترين تيكوشان وخبات أن يجاهد الرجل نفسه وهواه أوي بياو يعني إنسان برامبر بنفسكي خوي إكاد بوي كشويني هوا أرزوكاني نكويت بوتي الأفضل الجهاد باشترين جهاد بوي كإنسان برامبر الشيطان تو جهاد كي كاتو بقصينا كيتو وزوصد بودروستكات بقصيناكي بيور زال بويت بس الدجمن هرشي بوسا ولاتك بوسا امتك تبران بلان او سيتوا لهمان كادا امان هرجان غورنا بلام لهميان غورت اويك افضل الجهاد اويك انسان بران بر بنفسي خوي وسطاوته يعني ببلاش نيو افضل الجهاد بوش علين على مكان علين اما امتيكوشان وخباته وبرنغار بنويا بناغي برنغار بنو كان ترى بو اللي بوتي كابرا اسيتا للشرك دايا تساوي لحرامه تساوي لخرافه كان لكاتك بحسابي خو الدفاع على الاجتماعي كيكات والله بين تالنتيا ها دفاعي كله اشتكي بيلوت اشتكي باشا دفاع لامتك كيكات دفاع لا اجتماعي كيكات لا عقيده كيكات بان حزله تالانه ابيني كابرا تساو بيسا داوين بيسا خرافه بو هشتا البرنغار بنو نفسي خويتي نجيشتوا اسي برانبري دجمنو يان برانبري شيطان وسطاوتوا هشتا نفسي خوي داوي ليكات نمونك لو روجانا بداخل يعني كارثة جورة الرويدة لشاري مريوان لروش كردستان روشرات زيرانك بحساب زيران وزيران وكو يك خوشكو برانه يك مالن دبي إنسان دفاع على زيران تبكات كتكابرا وتويتي بزيرانكي ولا خزانكم خريكا من ضالي أبي ديار خزانكي زجي هبوا يتر أويش وكو خوشك سوا بهاناي خوشكي وبتي يعني بعض زيرانكي خو بتصير كسري كدو جنكي لمالينيا پیاوەکە بۆ هینایەتی بۆی کە تعدای لێ بکات ئەم هەڵێ بد ئەم دەرفەتی قۆستەوە کە ژنی لە ماڵێ نەبووە زیرانەکەی بانگ بکە بەوەی کە پەلاماری بدات ئەم ئافرەتەش بەغیرەتە خوای گەورە بە شەهیدی قبول بکە بەڕاستی بۆتە نمونەیەکی جوان نمونەی حیا نمونەی ئازایەتی نمونەی مەردایەتی ئەویش خۆی تەسلیمی ئەو پیاوە نەکردو بە هیچ شێوەیەک قبوڵی نەکردووە کە تعدای لێ بکات و تەسلیمی بێت کە پیاوەکەش دیارە زۆری بۆ هێناوە ئەویش لە بەناچاری لە قاتی دووەمی خانووکەی خۆی فراتە خوارێ لە پەنجەرەکەیە ئیتر خۆی فراتەوە خوارێ ئیتر دیارە وەزعەکەی خەتەر بووە دوای دوسێ ڕۆژە مردووە دوای لە خەستەخانە دوای مردووە و بۆ لەبەر ئەوەی ئەم ئافرەتە ئەم بەڕێزەیە ئەم داوێن پاکەیە تەسلیمی کاری بەدڕەوشتی نەبووە ئەم نەفس نزمەش کە بە پێچەوانەوە نفسی خۆی دڵەوی ئەوی گرتووە لە دوخۆی ڕاکێشی بۆی کە پەلاماری جیرانەکەی بدە لە کاتێک کە دەبووە دیفاعی لێ کردبایە باشە ئیترم ئافرەتە کۆچی دوای کرد و خوای گەورە بە شەهیدی قبول بکە لە هەمووشی پیاوانە تو گەورەتر ئەوەیە کە خەڵکی شاری مەریوان کە دەستخۆشیان لێکن بەڕاستی مەردانانە هاتوونەتە بەردەم ئەو ماڵەیە ئەڵێن دەبێت ئەو کابرای ئەعدام بکرێت ئەمە بەڕاستی ئەم ئەسلی مەردایەتی و پیاوەتیە لە شارۆچەکەی خۆتە لە شارەکەی خۆتە کە بین تعدایەک زوڵمێک ئەکرێت ئەبێ خەڵکی ئەم شارە هەموو هەڵستن بۆ تۆڵەسەندنەوەی یاخود بۆ وەرگرتنەوەی ئەو ناحەقیەی کە ئەم کەسە کردوێتی ئەجە کوشتوێتی تعدا لێ کردووە بۆی کە خەڵکانی تر فێر نەبن ئەم کارە بەدڕەوشتیە ئەنجام بدەن و پەرەی پێ بدەن ئەگە بێت و خەڵکی بێدەنگ بن خەڵکانی تریش واکەن و دووبارە یەکەنەوە ئەم کابرای بۆ وای کردو ئەم کابرایە دڵەوی نەفسی خۆی لە بەرز خۆیدانەوە بەڵکو بە پێچەوانەوە ئەو لە ژێردەستی نەفسی خۆی دابووە کەواتە بۆیە شەفر ئەفضل الجهاد يعني باشترین زیاد ئەوەی کە ئینسان ئاگاداری بێت کاتێک کە حەزەکانی ئاهەوا ئارەزوەکانی ئەکتیڤە بێت داوای کارێکی خراپی لێکە داوای دزیەکی لێکە داوای ڕیبایەکی لێکە داوای بێناموسێکی لێکە داوای شتێکی حەڕامی لێکات ئەتو یەکسەر بڵێ نەخێر نایکەم نایخۆم نامەوێ وەری ناگرم بۆ چونکە ئەزانی کە حەڕامە کەواتە لەو کاتێ نەفس داوا لێکات هەموو حەزمان لەشتی ئاسانە بەڵام ئەو کەسێک عاقڵە کە بەرامبەر بە نەفس خۆی وەستاوەتەوە